بەڕێزان بەردەوامین گفتوگۆکەین لەبارەی کاریگەریەکانی تورکیا لەسەر ناوچەکە و سەردانی ئەمڕۆیەکان فیدان بۆ بەغدا. ئەکان فیدان چی لە بەغدا دەوێت، چی لە عێراق دەوێت و چی لە کورد دەوێت. گفتوگوێن بابەتان ناکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک ڕێکەوت ئیسماعیل شارەزا لە کاروباری تورکیا. کاک ڕێکەوت سڵاو لێبێت. بەخێرات سەرچاو. ئەکان فیدان هاتە بەغدا و لەگەڵ دکتۆر فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق کۆبوویەوە و دوای کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیان ئەنجامدا. بە بڕای تۆ باسی چی تێدا کراوە؟ فیدان چی لە بەغدا ئەوێ؟ پێش وەڵام دانەوەی پرسیارەکە من سرم لەوە دەسفڕمەیە کە تورکیا ئاک پارتی و دەوڵەت باخچەلی مەهەپە کە هەردووچیان حکوومەتێکی ئابەشیان هەیە. ئەردۆغان کە سەرۆکی وڵاتەکەی و سەرۆکی حیزبی ئاک پارتیشە لە هەمان کاتە بە حسابی خۆیان لە ناو پرۆسەیەکی ئاشتیدان یاخود داوای ئاشتی لە کورد دەکەن لەو چوارچێوەیەدا کە بانگەشەی ئاشتی و گفتوگۆ و دیالۆگی ئاشتیەکەن هەموو کردەوەکانیان دەرخەری ئەوەیە کە ئەوان لە پێچەوانەی وتەکانیانەوە ڕەفتارەکەن. هاتنی هاکان فیدان بۆ بەغدا لە هەمان چوارچێوەی شەڕ و دژایەتیکردنی گەلی کوردایە، چونکە کەیسی سەرەکی بۆ هاتنی هاکان فیدان بۆ بەغا ئەوەیە کە ئەمان تەبان لە ماوەی پێشوودا ژوورێکی ئۆپراسیۆنی هاوبەش لە نێوان عێراق و لە نێوان تورکیا دروست کراوە بۆ ئاڵوگۆڕی زانیاری لەسەر پەکەکە و لەسەر بزوتنەوەی کورد بە تایبەتیش لە تورکیا و ئەو هەڵسوکەوتانەی کە لە ناوچەکەدا دەگوزارێ و هەروەها یەکێ لەو کەیسانەش کە باس کراوە بە دڵنیاییەوە پرسی پەیەدەیە پرسی، چونکە بە پێی تێگەشتنی تورکیا پەیەدە درێژکراوەی پارتی کرێکارانی کوردستان و بە حیزبێکی تیرۆریست ناودێری دەکە. بێگومان لە یادمان نەچێکە دوان لە دەواازە سنووریەکان ئێستا بەدەست پێدەوەیە، یەک لەوانە سمێلکایە دۆمیشیان قائیمە. ئەم دوو دەواازەیە کاردووکی دەکەوێتە سنووری عێراقەوە، یەکێکیان لەژێر دەستی پارتیایە و ئەوکیان لەژێر دەستی هێزەکانی عێراقایە. ئەمەش بێگومان بۆ هاتوچۆ بۆ هاوسنووری لە بینی عێراق و لە بینی سووریا پرسێکی گرنگە. من پێم وایە لەو دوو کەیسەیە لەوانەیە هەنێک قسە و باسییان کردبێ بۆ ئەوەی کە چۆنیەتی ڕەفتارکردن تورکیا داوا دەکا کە عێراق لە دژایەتیکردنی پارتی کرێکاران و پەیەدەیە هاوبەشی بێت. بێگومان عێراقیش لەبەرەوەی حکوومەتێکی فرە حیزبە بڕیار تەنیا لای سەرۆک وەزیران و لا یەک حیزب نییە، بۆیە ئەم کارانەت بەردەوام پێویستی بە پێداچوونەوە و بە گفتوگۆ هەیە لە نێوان عێراق و تورکیا. باشە کاک ڕێکەوت بە فرسەت ێزان پرسیاری پرسیارشی لە بەڕێزت بکەم. ئەوەی کە ئێستا هاتۆتە گۆڕێ ینی تورکیا ئایا قەنەعاتی گۆڕاوە دەوڵەتی خوڵ لە تورکیا بڕوای گۆڕاوە بە پرسی کوردوە باز لە پرسی ئاشتی دەکات، دەڵێ ئەوانەی کە ساڵانێک دەیانوت ینی بڕوایان بە کوردبوون نەبووە، بڕوایان بە کورد نەبوو، لە ئێستا دەڵێن تورکی ڕەسەن ئەوەیە کە بڕوای بە کوردەکان هەبێ. خۆی دیالۆگی ئاشتی نەک پرۆسی ئاشتی، چونکە شتێ بە نای پرۆسی ئاشتیەوە بوونی نییە. من لە چەندین کەناڵ و چاپێکەوتنی جیاوازە ئەو قسەیم کردو و دووبارەی دەکەمەوە. شتێک بە نای پرۆسی ئاشتی بوونی نییە. ئەوەی کە هەیە هەوڵە بۆ ئاشتی، دیالۆگە بۆ ئاشتی. دەست پێشخەری بە ڕێز ئۆجەلان هەیە، دەست پێشخەری حیزبەکانی دیکە هەیە، هەبووە پێشتر لە 93 هەبووە، لە 98 هەبووە، لە 98 هەبووە تا 2004 پەکەکە تاگلایەنە ئاگربەستی ڕاگەیاندووە. دوایی دەوڵەتی تورکیا هێرشی زاپی کرد، دوایەوە لە 2007 تا دەستی پێکردەوە، لە 2009 لە کاتی ئەو بانگەشەی ئاشتی کە بانگەشایانە کرد دەرمان خواردی بە ڕێز ئۆجەلانیان کرد. لە 2013 بە ڕێز ئۆجەلان هەر ڕێک وەکوی ئێستا کە چۆن بەتەمایە لە 15 دوایە لە نەورۆزە وتارێکی ئاشتی پێشکەش بکات. ئەو کاتە 2013 من خۆم لە ئامەد بووم کە وتارەکەی بە ڕێز ئۆجەلان پێشکەش کرا بە ناوی ئەوەی کە بات فەنگەکان خامۆش بکرێن. ئەمە دیالۆجی ئاشتیە. من پێم وایە دەوڵەتی تورکیا مەبەستی تایبەتی هەیە، مەبەستی ئاشتی نییە، بەڵکو دەیەوێت لە سێبەری ئاشتی بە ناوی ئاشتیەوە شتێکدا پچڕێکە بە شەڕ ڕووی ناکرێ. ئەمە پرسە ڕاستەقینەکەیە. دەنا خودی ئەردۆغان
لە 2001 کە هاتە سەر دەسەڵات ئەو کاتەکە ئیشی بەوە هەبوو کە سوپای تورکیا لاواز بکە بۆ ئەوەی کە سوپا لاوازکە ئاشتەوایی ڕاگەیان ئاگربەستی ڕاگەیان لەگەڵ کووردا تا لە مؤسسەی عسکەری دا و لاوازی کردن دوای ئەوە بۆ ئەوەی کە لە فتحولا گولەن بدا دیسانەوە هەنگایەکی کە لە پرۆسی ئاشتی چۆ پێشەوە یعنی ئامانجدارە ئەوەی کە تورکیا دەیەوێت شتێک بە ناوی ئاشتیەوە لە ناو فەرهەنگی سیاسی ئاکپارتی کە نوێنەرایەتی فاشیزمی ئیسلامی و تۆرانیزمی ئیسلامیەکات لە ئێستادا لەگەڵ مەهاپەیە من پێم وایە لە ڕووی ئەقلیەوە ئەمانە گۆڕانکاری بەسەریانە ناتوە ئەردۆغان لە 2002 شاوتی پرسی کورد پرسی منە کێشەی کورد کێشەی منە من چارەسەری دەکەم دوایی وتی کێشەی دیموکراسیە دوایی وتی کێشەی ئەمنیە دوایی وتی کێشەی تیرۆرە ئەمە ئێمە کێشەمان کێشەیەک نییە بە ناوی کوردەوە ئێمە کێشەی تیرۆرمانەیە لە هەمان کاتا ئێستاش دوێنێکە ئەردۆغان لە ئامەد کۆبوونەوەی بە ڕێخستنی حیزبەکەی کردووە هەمان قسەی دووارە کردوەوە گوتوێتی ئەگەر سنوورێک بۆ تیرۆر کۆتایی پێنێت لەم گفتوگۆیی کە ئێمە ئیکەین لەو فشارێکە ئیخەنە سەر بەڕێز ئۆجەلان و سەر دەمپارتی و سەر حیزبەکانی دیکە ئەو کاتە ئێمە هەنگاوی دیکەمانە بێ ینی پرۆسەیەک بە ناوی ئاشتی من لەو باوەڕەدان بوونی نییە باشە هەر لە قسەکانی خۆتاوتێت ڕەنگە لە بری چەکدانان بیانوێ بە ئاشتی شتێک بەدەست بێنن ئێمە کارێکی باش نییە ئەگەر تۆ لە بری چەک لە بری شەڕ لە بری یەکتر کوشتن ئەگەر ئاشتیەکی درۆینەش بێ لانی کەم قسەکە ئاشتی بێ پرسەکە ئاشتی بێ و دیالۆگ بێ جێگەی شەڕ و کوشتن بگرێتەوە ئاشتی درۆینە لە فەرهەنگی سیاسیان نییە چونکە ئاشتی بۆ خۆی من ئەتوانم بڵێم درێژکراوی شەڕە ئەوەی کە تۆ بە شەڕ هەموو لایەنەکان بۆ داوای ئاشتیەکەن چونکە سێریکە لە شەڕا لایەنێک شەڕ هەڵەگیرسێنێ یەک لایەن بڕیاری شەڕەدا بەڵام بڕیاری ئاشتی دوو لایەنەی دێن ئاشتی درۆینە بوونی نییە ئەوەی کە تۆی لەی درێژکراوی شەڕە ئەگەر ئاشتی درۆینە بێ ئەگەر لایەنێکە بێ ئاشتی بێ ئەبێ ئەم دوو لایەنە بێن وەکو یەک پێویستیان بە ئاشتی بێ پرۆژیان هەبێ بۆ ئاشتی بە ڕێز ئۆجەلان دەست پێشخەری کردووە لە سەردانی یەکەم کە لە 28 دوانزەی ساڵی ڕابردوو 2024 ئەنجامدرا بە ڕێز پەروین بڵدان و بە ڕێز سوری سورەیاوندەر چوونە ئەوێ حەوت خاڵی ڕاگەیان دەبوو ئەو لەو باوەڕەدایە کە دەبێت ئاشتی هەموو حیزبەکانی تورکیا لەسەری کۆک بن ئەوە بوو کە سەردانی هەموو حیزبەکانیان کرد ئێستا جیاوازی ئەم خۆناغە تاکە شتێک کە من بڵێم بەرەو پێشەوە چوە ئەوەیە کە هەموو حیزبەکانی تورکیا باز لە ئاشتیەکەن ئەمە تاکە نقطەی پۆزەتیفە لەم گفتوگویانە کە شتێکی باشە دەنا کورد لەگەڵ ئاشتیدایە ئەوە تای پەکەکە هەیە و کورد هەیە دەستی ئاشتی درێژەکە وەکو باسم کرد تۆ بۆ ئەوەی ئاشتی هەبێ پێویستی بە دوو لایەنە پێویستی بەوەیە کە میانگیرێکی نێودەوڵەتی هەبێت پێویستی بەوەیە کە پرۆژەیەکی ئاشتی هەبێت تا ئەم دقیقەیە کاتی خۆشی کە 11 جار لە ئۆسلۆ دانیشتنەکانی گفتوگۆی ئاشتی لە بینی ئاکپارتی و لە بینی پەکەکەیە لە ئۆسلۆ کرا بە نێوەندگیری نەرویج و هەندێک لە هەندێک قۆناغا بەریتانیا و لە هەندێک قۆناغا سویسرا ئەمانە کە کراوە شتێک بە ناوی ئاشتی و نەبینراوە ئەوەی کە تورکیا ئەیەوێ بەبێ هیچ بەرامبەرەیەک پەکەکە چەکدابنێ بێگوماناگەنیەتێکی باش هەبێ بۆ ئاشتی دەبێت تۆ شتێ بدەی بۆی شتێ وەربگری ئەمە داواکارێکی منطقیە داوا لە پەکەکە بکەی چەکدابنێ نەخر پەکەکە چەکی بۆ هەڵگرتووە خۆ خەڵک بەیانی هەڵنەساوە لە خەو بڕوا بۆ شاخ و بێتاقەتی چەک هەڵگرێت تۆ کەسێکە ناچار کردووە کە مافەکانی ناسەلمێنی مافەکانی خۆی بە زۆر وەربگرێت ئەگەر ڕەوایەتیەک بۆ چەک نەمێنێ سبەی ڕۆژە تورکیا نیەتێکی هەبێ بۆ ئاشتی لە دەستورە کورد وەک هاوڵاتی پلەکەم سەری بکرێ بۆ نمونە لە دەستورە باس لەوە دەکاکە یەک دەوڵەت هەیە و یەک ئاڵا هەیە و یەک زمان هەیە ئەم قسە قۆڕانە کۆتایی پێبێ دەوڵەتی تورکە بەختەوەرەکان ئەم ئەقلیەتە شۆڤێنیسمە تورکیا چەند بەختەوەرە کە تۆ تورکبی ئەم چەمکانە لا ببرێ کورد بە پێی دەستور بکرێ بە شەریک لە دەسەڵاتە لە ئابوووریە لە بازارە ئەو پرۆسەی تواندنەوە و ئەو پرۆسەی جینۆساید و قڕکردنە کللتوریە و سیاسی کە دووچاری کراوە بە پێی یاسا بگۆڕدرێ کورد بکرێ بە هاوڵاتی پلەیەک لە وڵاتەکە پێم وابێ ئەو کاتە ڕەوایەتی بوونی چەک نامێنێ ئەو کاتە خۆی گەلی کورد دەڵێ ئەمانە بۆچی چەکیاندانە ناو بۆچی چەکیان پێ چونکە تۆ ناتوانی بەرامبەر بە وڵاتێک چەک هەڵگری کە ئەم وڵاتە مافەکانی تۆی سەلماند بێ کە بە پێی دەستور تۆ هاوڵاتێکی تورک وەک هاوڵاتی بوون نەک وەک نەتەوەیی بوون
ئەوەی بەڕێز ئۆجەلان داوایەکە ئەوەیە کە فۆرمی دەوڵەت نەتەوە لە تورکیا کە نەتەوەیەک خۆی بەسەردەست و خۆی بە باڵا و خۆی بە خاونی وڵات بزانێ کۆتایی پێبێت کە بکرێت بەدیلەکەی ئەوەیە کە بەڕێز ئۆجەلان دایناوە دیموکراتی گەلان ئەم دیموکراسیەتەی کە بە ڕێز ئۆجەلان دایناوە هەموو کەمینەکان لە تورکیا ئیسفادەی لێکن بە کورد و بە چەرکەس و بە یۆناان و بە ئەرمەن و بە تورک لە تورکیا کەمینەیە بۆ زانیاری تورک لە تورکیا کەمینەیە ئەم تورکانە کە ئەترسن لەوەی کە مافی کورد بسەلمێنن لەبەرەوەی لە ڕاستیە دەترسن کە ئەگەر مافی کورد بسەلمێنن خۆیان دەبنەوە کەمینە بەڵام لە دیموکراسیە تا چەمکی کەمینە و زۆرینە بە ژمارە نییە. بەڵکو بۆ فەلسەفە سیاسیە بۆ فەلسەفە دیموکراتیە کە وڵات پێوی ئەبرێ بەڕێوە. کاغڕێکۆت پێ دوای ئەم پرۆسی دیالۆگە باوای ناوبنێنەوەی کە تۆ دەیڵی دەگا بەوەی کە عەبدوڵڵا ئۆجەلان ئازاد بکرێ لە زیندان بێنرێتە دەر و پرسەکە بەرەو پێشتر بچێ؟ ئەزانین چی ئەم پرۆسەیە پەیوەندی نییە بە ئازادکردنی ئۆجەلانەوە بەڕێز ئۆجەلان خۆی ناڵێ من ئازادی مێ خۆشی داوای نەکردووە چونکە ئەوەی کە ئاگاداری فکری بە ڕێز ئۆجەلان بێ بە ڕێز ئۆجەلان بە پێچەوانەوە دەرەوەی زیندان بە زیندانێکی گەورە ئەزانێ ئەگەر ئینسان لە ناو کتێبەکانی قاڵ بێتەوە لە فکری ئۆجەلان تێبگا بەڕێز ئۆجەلان بۆ خۆی هیچ داوا ناکا و هیچی ناوێت تەنانەت حتا ئەم 26 ساڵە لە زیندانە بێجگە لە کتێب ڕۆژە لە ڕۆژان بێجگە لە کتێب و قەڵەم و وەرەقە داوای تەلەڤیزیۆن و رادیۆ جلو بەرگ و ئەمانە شتی تایبەتی بەخۆی نەکردووە ئێستش کە پەیامی داوە دەڵێ من لە هەر کوێ بم واتە لە ناو زیندانی شابم من لەگەڵ ئاشتی و لەگەڵ پرۆسی ئاشتیام ئەمەی کە دەکرێ میدیاکان ڕەنگە زۆر لێ خاڵ نەبنەوە زۆر ئاگادار نەبن قانونێکەیە لە تورکیا ئەم قانونە یەکێتی ئەوروپا سەپاندوێتی پێی ئەوترێ قانونی با بڵێن بە تورکی پێڵێن ئومێد حەقە ئومێد حەقە یعنی مافی هیوە مافی هیوا چییە کەسێک کە زیندانی ئەکرێ لە یاسای سزادانی تورکیا یاسای بڵێن بەرگەی دوو لە یاسای سزادانی تورکیا لە دوایەوەی لە 2004 حکمی ئەدام هەڵۆشایە و ئەم یاسایە شوێنی گرتوەوە ئەم یاسایە دەڵێت چی بە ئەم یاسایە درێژکراوەی یاسا ئەوروپیەکانە لەبەرەوەی کە تورکیا کاندی دەبۆ بوون بە ئەندام لێچێتی ئەوروپا دەبێت زۆرێک لە یاسا ئەوروپیەکان جێبەجێ بکات ئەم یاسایە دەڵێت چی دەڵێ کەسێک دوای 25 ساڵ ئەگەر هەڕەشە نەبێ بۆ سەر ئاشتەوایی کۆمەلگا دەبێت لە زیندان بهێنرێتە دەرەوە بخرێتە ژێر لە ماڵێکە لە ژێر چاودێریە بێت زیندانەکەی لەوێ تەواوکە نابێت کەسێک کە حکم بدرێ هەتا لە ناو زیندان نابێ ئەمە پێوترێ مافی هیوە ئەم مافی هیوایە لە ئێستادا ئەمەیە کە ئاک پارتی و دەوڵەت باخچەلی دەیانەوێ ئەمە بکەن بە دەستکەوتێک بەرامبەر بەوە پێیان وایە بەڕێز ئۆجەلان 26 ساڵەکە کە داوای ئاشتیەکە کە دەست پێشخەری ئاشتیەکە پێیان وایە ئەگەر بێتە دەرێ لە زیندان ئەمە شتێکی لێڵەکڕێنن پێم وایە زۆر بە هەڵەیە چوون لەبەرەوەی وەکو باسم کرد بەڕێز ئۆجەلان لە کتێبەکانیان باسی دەکا دەڵێ کاتێ منیان هێنایە ناو ژوورێکەوە یەکەم جار سرم سوڕمادوایی تێگەیشتم کە نەتەوەیەک لە ژوورێکا جێ نابێتەوە ئەم فەلسەفەیە بووە هۆی ئەوەی کە بەڕێز ئۆجەلان بیرکردنەوە و ستراتیجی هەمیشە وەک بیرمەندێکی گەورە وەکو سیاسەتمەدارێکی گەورە لە بیرمان نەچێ کاتی ئۆجەلان کە دەستگیرکرا سەرۆکی پەکەکە بوو ئێستا ئۆجەلان ڕەمزێکە لە هەموو دنیاە خەڵگەی ناسێ و خەڵگناویە با و تەنانەت چەند هێزێکی سیاسی دروست بوون وەکو جیڤارا وەکو با بڵێن تێکۆشەرە نێونەتەوەیەکان هەڵگری هەمان تێز و هەمان ڕێبازی با بڵێن ژنجیان ئازادین بە هەر حاڵ هەموو ئەمانەوای کردووە کە بەڕێز ئۆجەلان وەک بیرمەندێک تێبینیەکانی یاخو سەرنجەکانی بۆ ئاشتی جیاوازە لەوەی کەوا خەڵکی ئاسایی تەماشایەکە بۆیە من لەو باوەڕەدام ئازادکردنی ئۆجەلان هیچ پەیوەندیەکی بە پرۆسەی ئاشتیەوە نییە ئەو لە سجنابێت دەست درێژەکە بۆ ئاشتی کورد هەمیشە لەگەڵ ئاشتیا بووە من خۆشم هیوادارم خەو بۆ دەبینم کەوا ڕۆژێ لە ڕۆژان مرۆڤی کورد پێویستی بەوە نەبێتەوە شەڕکە و چەکەڵگرێ من ئەو کچ و کوڕە جوانانەی کە لە ڕۆژاوا ئەکوژرێکە لە قەندیل شەهیدە بن بۆ هەمویان غەمبارە بم لەبەرەوەی من پێم وایە دەبوو ئەو کچە جوانە لە زانکۆی کا بخوێنێ خزمەتی وڵاتەکەی خۆی بکە نەک ناچاریکەی چەک هەڵگرێ و لە پێناوی پاراستنی کەرامەتی و خاکەکەی خۆیان شەهید بکرێ بۆیە من لەو باوەڕدام پرۆسی ئاشتی پرۆسەیەکی حتمیە ڕێگایەکی دوورە بەڵام هیوادارم کە لە تورکیا ئەم ئاشتیە جێبەجێ بکرێت. کاغڕێکەوت ئیسماعیل شارەزا لە کاروباری تورکیا سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان زۆر سپاس بە خێراتی.